هەتا ڕۆناهەیەک لەسەر زەمینێ بمینیت ئەم دگەل هەوەینە بڕیارماندا هەموو جیهان ڕاستەوخۆ لە چوارچێوەی شاشەیەکدا کۆ بکەینەوە. هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەڕۆین، هەمیشە نوێبوونەوە و تازەگەری لای ئێمە دەبینێت. کەناڵێن نوچۆن گەلەکن لێ ئەم باشترین. کوردستان 24 تاکە کەناڵی هەواڵی 24 کاتژمێر ڕاستەوخۆ لەگەڵتانە. و لەم سێزدەمانگە 12 موچەمان داوە 12 موچەمان داوە یعنی خەڵکێک. مەسرور بارزانی دەبێژیت پێنگاوێن پڕ باش دێ پرۆسە چاکسازیە داوێتنە کابینانە هەم تەمەنێوێ سێزدەمە هەن 12 موچە دابەشکردنە دەگەل بەغدایژی لەسەر هێلن. بارزان مەلا خالت کەساتی و خودیە میدالیا بارزانی دتەمەنێ 75 ساڵیا خۆدا وەغەرە داویێ. ئەڤرۆ لە ئوردنێ لوتکێ عێراق مسر و ئوردنیا تایبەت بە هەماهەنگی ئابووری و بەرهێنانێ بڕێڤەتشە. سپێدە باش هێژان ئیماندار باس بە هەوەڕێ. مەسرور بارزانی ڕادگەهینە بۆ گەهشتن بڕێکەفتن دەگەل بەغدایە لەسەر هێلن و موچە نەتەنێ پرزگرێکە هەرێما کوردستانەیە دەگەل بەغدایە ئاشکرا دکە دە دەستپێکا دەست بەکاربوونا کابینانە هەمدا دەست بە چاکسازیەکردنە ئەو پرۆسە بەردەوام دەبە. دیەکەمین دیدارە ڕۆژنامەڤانیدا دەگەل مەدیایان کوردستانی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی مەسرور بارزانی ڕادگەهینە ژێ دەستپێکا کابینەیە دەست بە چاکسازیان دگەلک واراندا لێژ بەر کریزا کۆڕۆنا و دارایی پرۆسا چاکسازیە هەنێکی سست بوو. دەربارەی پرسا موچەیەن فەرمانبەران مەسرور بارزانی ڕاگەهاند تەمەنێ کابینەیامە سێزدەمە هەن و 12 موچە هاتنە دابەشکردن. مەسرور بارزانی ئەف یەکژی ئاشکرا کرد و بەریا چوونە شاندا عێراقە ji bo ئەمریکایê nameyek بۆ مای پۆمپێیە وەزیرە دەرڤەیە ئەمریکایە شاندیە و گوتجی نامە بباشی هات وەرگرتن و باندوور لەسەر پرسان هەبوو. کوردستان لەگەڵ بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەمین دیداری ڕۆژنامەوانی هاوبەش لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنی کوردستان ڕوونکردنەوەی پێویستی دەربارەی پرۆسەی چاکسازی موچەی فەرمانبەران ڕێککەوتن لەگەڵ بەغدا پرۆژە خزمەتگوزاریەکان و دۆخی تەندروستی هەرێم و ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خستە ڕوو. لەبارەی پرۆسەی چاکسازیەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان هەنگاوی زۆر باش لە پرۆسەی چاکسازی دانراوە. چاکسازیش تەنها ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نییە بەڵکو ڕیفۆرم شەفافیەت و دروستکردنی ژێرخانی ئابووری لە چوارچەوەی پرۆسەی چاکسازیە. باج لەو سەردەمەی ئەم کابینەیە دوو ئەوەندەی پێشتر زیاد بوو بەڵام دیسانیانی ئەم شتانە بەهۆی قەیرانەکە تۆزێ خەوی تێکەوت و داهاتەکان خۆیان کەم بوونەوە ئەگینا بە شێوەیەکی ڕێژەیە ئەگەر سیرکەن و لێ خوشببوونی باج لە کۆمپانیەکان بە تایبەتی گەورە باشدەران کە پێداڵێنیان کۆمپانیا گەورەکان ئەمانە هەموویان ڕێکخراونەوە. مەسلەی خەرجی حکوومەت بە شێوەیەکی گشتی خەرجی حکوومەت ڕێکخراوە کە پێویستە ئەو شتەی وەزارەتەکان پێویستە بیکڕن بزانن بە چەند ئەیکڕن چۆن ئەیکڕن بە کەڵکی چش دێ. ئەم شتانە هەمووی بە شێوەیەکی دیجیتالی و ئەلکترۆنی ڕێکخرانەوە و ئێستا خراوەتە واری جێبەجێکردنیشە. فەیزی دووهەمی بایۆمێتری کە تاکو ئێستا زیاتر لە 1,200,000 کەس ناونووس کراون ئەمە هەمووی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان ئاسانتر دەکا. کۆنترۆلکردنی سنوورەکان یان خاڵە سنووریەکان چ لە فرۆکەخانەکان بیان خاڵە سنووریەکانی تر بێ هەوڵێکی جدی دراوە بۆ ئەوەی ئەمانە بە دیجیتالی بکرێن. مەسرور بارزانی لەبارەی موچەی فەرمانبەران و ڕێکەوتنی هەولێر و بەغداش دەڵێ کابینەی نۆیەم سێ موچەی نەدراوی کابینەی پێشووی بۆ مایەوە بەغداش سێ موچەی نەناردووە لەگەڵەوەشدا کابینەی نۆیەم کە تەمەنی 13 مانگە 12 موچەی داوە. سەرۆکی حکوومەت ناوەڕۆکی نامەیەکیشی بۆ مایک پۆمپێ وەزیری دەرەوەی ئەمریکا پێشچوونی شاندی هاوبەشی هەرێم و بەغدا بۆ واشنگتن ئاشکرا دەکات. لە دەستپێکی ئەم کابینەیە
سێ موچەی پێشتر نەدرابوو سێ موچە و پاشەکەوت نەکرا ئەم سێ موچەیە بە قەرزمانەوە بۆ ئەم کابینەیە ئەمەی ئەم حکوومەتان نەیتوانی بیکە ئەمە بووە کە دوو موچە وەکو خۆی بیدا بە ڕێژەی 21% خۆی گونجان لەگەڵ ئەو بودجەی کە لە بەردەست بوو ئەمەش بۆ چونکە حکوومەتی عێراق لە بەڵێنەکەی پاشگەز بوویەوە بە شێوەیەکی یاساییش بووایە ئەبواە حکوومەتی عێراق هەموو ئەو ئیلتیزاماتەی خۆی بۆ موچەی هەرێم ینی دابێن بکردایە کەچی نەیکرد و بۆ معلوماتی ئێوەش ئەوەی عێراق دەینار تەنیا 51% موچەکانی موچەخۆرانی هەرێم بووە نەک هەموو موچە عێراق نەیناردووە یعنی موچەی مانگی 5 و 6 و 7 حکوومەتی عێراق نەیناردووە ئەمەی ئێستاش لە 450کەمیان کردوتەوە بۆ 320 لەگەڵ چوونی شاندەکە من پێشەوە نامەیەکم بۆ وەزیری دەرەوەی ئەمریکا نارد کە زۆر بە باشی وەرگیرە و کاریگەری هەبووە لەسەر کۆی گشتی پرۆسەکە لە هەمان کاتدا شاندەکەش کە چوونەتە ئەوێ لەسەر زۆر بابەتی مەسلەی وزەیە مەسلەی ئەمنیەتە پەیوەندی استراتیژی نێوان ئەمریکا و عێراقە هاوکاری نێودەوڵەتیە اینجا هەموو ئەو بابەتانەش باسیەوە کراوە کە بەشی هەرێمی کوردستان چۆن دەبێت. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ و ڕێکارەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا بە سەرکەوتو زۆر باش دەزانێت ڕەخنە لەوانش دەگرێت کە پرسی کۆرۆنایان بە سیاسی کردووە و یاریان بە ژیان و تەندروستی هاوڵاتیانەوە کردووە. تا جێژنی ڕەمەزان لە هەموو کوردستان کەمتر لە 400 حاڵەتی توشببووی ئەم ڤایرۆسە هەبووە کە تەنیا 5 کەسیان گیانیان لە دەستدا و ئەم 5 کەسەش نەخۆشی تریان هەبووە. دوای ئەمە خەڵک لێ ڕاهات بەداخەوە بابەتەکە بە سیاسیش کرا و هەندێک لایەن بۆ ئەوەی دەستخۆشی لە حکوومەت بکەن بەڵام چونکە دژی سەرکەوتنەکانی حکوومەت بوون کەوتنە ڕخنەگرتن لە ئەدای حکوومەت کە گوایە ئەم جۆرە ڕێکارانە تەنیا بۆ پاراستنی خۆیانە یانیش بۆ ئەو قەیرانە ئابوووریە کە تووشی ناوچەکە بۆتەوە دەیانەوێت بەم جۆرە خۆیانی لێ قورتارکەن و بە ڕێکۆردی شەیەوە بزانم ئێوە ڕاگەیانکارن خۆتان ئەزانن کێ چۆن قسەی کردووە. کێشەکە لەمەدایە یاریکردن بە ژیانی خەڵک بۆ بابەتێکی سیاسی ئەمە جێداخە. سەرۆکی حکوومەت پسنی تیمی حکوومەت و وەزیرەکانی کابینەکەی دەدات و دەڵێ گونجان و تێگەیشتێکی باشمان پێکەوە هەیە زۆر کاری باشمان کردووە و پێکەوەش داهاتوویەکی باشتر چاوەڕێمان دەکات. لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئاماژە بەوە دەکات کە مافی خەڵکی کوردستان لە بەغدا تەنها موچە نییە بەڵکو ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم پێشمەرگە وزە و قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە بە درێژایی ڕژێمە یەک لە دوایەکەکانی عێراق بەرخەڵکی کوردستان کەوتون و هەموو ئەو بابەتانەشمان خستونەتە بەردەستی حکوومەتی عێراق و دەمانەوێت لەسەر هەمویان ڕێک بکەوین. نەریمان هەورامی کوردستان 24. ئەندامە جواتە بلندا سیاسی و پاراستنا بەرژەوەندیە یەکێتی مەڵا بەختیار دی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا دەربارەی بەرنامەیە چاکسازیە کابینانە هەما حکوومەتە هەرێما کوردستانێک گوت حکوومەت هەتا چ ڕادەیەکی بکارە بە چاکسازیان جێبەجێ بکە جهێ دەستخۆشیە. هەموو کارێکی چاک و چاکسازیەک ئەبێ پشتیوانی بکرێ حکوومەت چەند ئەتوانێت ئەم چاکسازیە بدە پێشەوە جێگەی ڕێزە بەڵام بەڕێی من دۆخەکە تا لە گرێژنە دەرنەچووە بە تەواوەتی تا نەئومێدێکی گەورەتر و بەڕەهایی دروست نەبوو لە ناو خەڵکەکە ئەبێت هاوشانی ئەو هەنگاوانەی حکوومەت ئێوێ لە چاکسازیە بینێ ئەبێ بیل لە چارەسەری ڕیشەیی بکرێتەوە لەگەڵ ئەم حکوومەتە لەناو ئەم حکوومەتە و ئەوەش بەڕێی من ئێستا دەرحەق بەم ڕۆژگارە بە کۆنگرەیەکی نیشتیمانی هەموو هێزەکان هەموو کەسایەتەکان هەموو پسپۆرەکان ڕێکخراوە مەدەنیەکان ڕۆژنامە ئەهلەکان ئەکرێک. بارزان مەلا خالد کە ساعتی و خودیە میدالیا بارزانی دی تەمەنی 75 ساڵیە خۆداوە غەراداویە کرد. ئەڤروکە بارزان مەلا خالد کە ساعتیە باژەڕی هەولێرێ و ڕۆژنەمەوان لە یەک ژێنە خۆشخانەیەن ئەنقەرەیەوە غەراداویە کرد. بارزان خالد عزیز لە ساڵ 1945 لە گوندێ مۆرتکەیە مەزن لە ناوچەیە خۆشتەپە یا سەر بە پارێزگا هەولێرێ ژدایک بوو. هەر زوود بە پێشمەرگە و کارمەندێ ڕۆدیۆدەنگی کوردستان بوو. چەندین ڕۆڵێن گرنگ دوێ ڕۆدیۆێدا هەبوون.
لتباخ سال 1991 بارزان ملا خالد بو اندام کارگیری لقادویا پارتیا دموکراتا کردستان لشقلاوه. هر دوی ساله دا بو اندام اکیتیان ویسرین کردستانه و اندام سندیکا روزنامه‌وانین کردستانه و بصدان گوتارین سیاسی و جواکی لی روزنامه و گواران بلاف کرنه. دیکم هل بجارتنین پارلمانتا کردستانه لسال 1992 بو اندام پارلمانتا کردستانه. لسال 2010 جبر خبات و چالاکینوی مدالیا بارزانی ورگرد. افروکیجی و غراداوی کر. اجان لسر اوشا تندرستی را دواستمو لسر بروچونا پروسه انجام دانا پشکنین ویروس کرونا الدهو که جافکار خود چک در جمال دپرسم او لسنتره پشکنین ویروس کرونا باورم روزانه زدتر جه 2000 پشکنینان بو خلک پارێزگەها دهوکێتێنە ئەنجام داد بمخابنی و یعنی روزانه زدتر جه 105 یان 299 هەبوون تووشی ڤایرۆسی کۆرۆنایە بوون. بچاوای پشکنین بواتێنەکردن دوێ دەمانهادا و توشبوونا زێدە تەنێوان کەسێن کو نیشانەین گران لەسەر بەداناوان هەنە یانجی هەرکەس دکارە پشکنینێ بکە چێکدار دنهادا. ایمان دیارم نوکل سنتر کووید 19 نکواب سنتر دیارم پشت مکواب هم نخوش آجیوار دیگریت هم جی بیشن پشکنین تینه کرن جه آلیه بیشن ساخلمی ها دهو که و روزانه زیدتری 2000 پشکنین ها تینه انجام دان هم الویس تایبتیشی که اوه سنتر سرکیه بیشن یه انجام دان ها پشکنین ها سمپل حرمکی تینه ولگرتن هنده جارا هنده جی جارا او کسین که برکفتی نخوشانه یانجی هندک نشان دف پیداد بن لی الویدی ماهی که ایمان یعنی هندک گلو گازندن خلکی هبون که سیستم و شواز پریوبرنا پشکنینان یه باش اینه دلیوان نبویه و چکو گیرو دبون تأخیر دبون حتی که انجام نوا درد کبن بونده بزانین که چه شواز چه سیستم چه میکانیزمه که دیتری حاتیه دانانجا آلیه ساخلمیات دهو که و بو پشکنینان بوا خلکی که گلهی هی دیوا بسیارش برس حمزه محمد علی که این پیودار ساخلمیات دهو که بونده بزانین کاراوشی گهشته کی و شوازه بیشن پشکنین ها چوه که حمزه پیشیا که هم بحثی روشه بکن خلکی گله گازنده هبون یا 5 روزا 4 روزا مانه و توی سترسی و قلقی دا حتی که انجام نوا در کف بینه هنگو چه شواز چه سیستم داناینه هنده که حس کرد تاییدک هبا بیشن پسندک دا باید بو جهه کاره و بو ریببریا و هنگو چی کریه؟ زور سپاس ما دمی کنه ساخ زیدت بن هل بد برکفتی توانا گلگ میشه بن جان في دماغي الباريزگاه دو که وکی هم همیت آگه دار بون که روش برف آلوزی شو روزانه مهبون حتی 200 نساخان اگر 200 نساخان هر ایکیشوانا یعنی 4 کس برکفتی توی بن ابد تقریبا نزدیک 800 کس گلوانا ودقل وشنده جي خلك ديتر جهه بو كبرنو كاجي مدغوتي جدار نخوشي پاريزگاه دو که ایدی دیارین یعنی خلک که هی دهیت نخوشخانه و همین نشانت نخوشی الدفعین و نظام کاجی داری بکیه اکید ویجی برکفتی تاین فعل و چنده یعنی اگر ما الپاريزگاه دو که بس ام پشکینا انجام بدین روزانه پترش 5000 کس دقیقا میکن راستی و دقل هندیجی یعنی اگر تو براورد بکید گل پاريزگاه هندین هرمی پاريزگاه دو که یعنی وان روزین بوری دا پترش 500 سرجمی پشکنیت هرمی تاتن انجام داد پاريزگاه دو که بونه مونه دی 5 هستش پشکینا پاريزگاه دو که بون خلکک گلک تاته ویره و جبر هنده که خلکک زور تات و شانت میت انجام دانا پشکینا پراستی دست نشان کرینه جبر هنده ما بریار دا که ایدی میکانیزم اکادی بهت دانن او میکانیزم تبرنو کاماجه پی کر که او کسین که برکفتت نخوشه کی بن تایبت اگر یه دان عمر بیت نشان الدفع بن اونا خوشک آدم دریش بیتن او ده قصدا اوی سنتری کن که سنتری کاوینه بو گمان لیکری این نخوشیا کلوری دی پشکلین بواهی نکرن هر واسه هنده کسین دیتر هنه که نشانت نخوشیا الدفعین بله امجدری و نظان که برکفتی یا نبرکفتیه او قصدا نخوشخانه آزادیت کن بوندی کلوری چاره سریا بیت کرن اگر پیتری پشکلین بو دلوری هیت کرن هر واسه ما هنده کس هنه که قصدا پشکا خو پاراسینت کن رو بریا خو پاراسین پشکل وری جیتنه ورگرتن اما همی بوهند یک و هم بشین ایدی میکانیزم بیت دانان دا کو پشکینیت خلکی زیکو انجام تاب در کردن
خەلکێکی دیتر هەبووە کۆ ڤیا بۆ دڵنیابوون یان پشتڕاستبوون ساخلێمیا خۆ کا تۆش بووە یان نە یان گەشتێکا هەیە یان فەرمانبەرە ڕێڤەبەرێکا میری ئەvە me bingehekê taybet بۆ dest nîşan kir ku bingehê barzanî saxlemiyê parêzgeha Duhokê li pişt dadgeha Duhokê her kesekê ku fermanber bîtin û bû dilinyabûn ji xwe û nivîsaleka fermî hebîtin ew di qestawî bingehîken da ku lêrê pesendek bû bêhête dan ku toş bûye yan ne min bawer e ku piştî ev sîstema hatiye danan êdî dê encam zêtir derkevin bez daxwaza me ji xelkê ew rastî ne her kesekê ku berkeftên nexweşekî bît û çi nîşan defne bin berdam qestan senterêt me nexweşxanî me bîket û îlhahê bîket ku bişkinî bû bênekirin nexêr çunka rastî rewşê aloz e fişar gelek war ser destgehê saxlemiyê heye pêtiviya jî halê kar min gelmedar. Tunuka pozitifî ya negatifî çünkü her dezgehê ragihandinê nîne li lê navî Kurdî tu pozitif ya negatif Spas bi Xwedê ku berê çend roja me pişkîna PCR encam dal parêzgeha Duhokê negatif derçû. Zor spas. İnşallah. İman yani pêşiya çend rojal evî senterê em nûkelê izdîham û xebsayeka geleka mezin bû. Yani eger tu hat boya êre tepsada xelek dît berderiyê evî senterî rawistiyayê bûn hindek li hîviya encamên xwe bûn. Hindek jî hatibûn ku pişkinîna encam bidin eve. Ji ber hindê jî yani ku xelkî gileyeka mezin hebû. Pisyar dikir aya eger em tûj bûy bin mala xwe da bin ya karê xwe bin em nizanîn dê çikin. Ji ber hindê jî hêdî roj bi rojê mîkanîzmek tête danan. Bu hinde ev qelebalixe jî nemînît û zîtir encamên pişkinînê wa derkevin. Bel. Gelek spas çekdar Cemal Şerif. Her li ser rewşa koronayê li Sûran 41 kesên dî tûşî vayrûsê koronayê bûne kesekê jî canê xwe bi vê vayrûsê ji dest da. Hevkarem Teyfur Mihemed ji Sûran digel me daye. Tevahiya wan li Sûranên yan jî li dewrûberê Sûranin. Teyfur. ئیمان سڵاو لەبێ بەیانیت باش لە دوایین ڕاگەندرای وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەرکەوتووە کە 41 توشبووی دیکە لە سۆران و ڕواندز تۆمار کراون و بە پشتبەستن بە پۆستێکی کرمان عێزەت قایمقامی سۆران لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک وردەکاری خستۆتە ڕووکە لەو 41 توش بووە دوو کەسیان دانیشتووی قەزای ڕواندزن و یەکیان دانیشتووی قەزای شارەدەی خەلیفانە و یەکیان دانیشتووی شارەدەی سیدەکانە ئەوانەی دیکە 37 توشبووەکەی دیکە لە 13 گەڕێکی جیاوازی شاری سۆران تۆمار کراون واتە لە 13 گەڕێک ئەو 37 توشبووە تۆمارکراون واتە ڤایرۆسەکە بە تەواوی تەشەنەی کردووە و کۆی گشتی توشبووان ئیمان بەتەنها لە سۆران گەیشتە 1025 کەس کە 17 مردووشەیەکە دوایینیان شەوی ڕابردوو توشبێک جانی لەدەستدا و لێژنەی بە خاک سپاردن سەر بە بەڕێبەراتی تەندروستی سۆران بە ڕێوڕسمێکی خۆپارێزی و ئاینی ئەو کەسیان بە خاک سپارد کە دانیشتووی شارەدەی خەلیفانەوە کۆی گشتی توشبوانیش لە ڕواندز گەیشتە 88 کەس کە تەنها یەک مردوو هەیە لەوێ بەگشتی ڕەوشی ڕواندز زۆر باشە بەراورد بە سۆران بە چۆمان بە مێرگە زۆر بەڵام ڕەوشی سۆران زۆر خراپەکە بە تەنها 1025 توشبوو تۆمار کراون و 17 کەس جانیان لەدەست داوە ئیمان تایبەت بە نەخۆشخانەی کۆرۆنا لە سۆران تاکو ئێستا نەکراوەتەوە بەڵام دوایین قۆناغەکانی ئێستا لەواری جێبەجێکردندایە کە بریتە لە بەستنی ئۆکسجینی ناوەندی واتە بۆ هەموو ژوورەکان بە شێوەی سیستەماتیک بۆ ئەوەی کە بە شێوەیەکی یەکسان ئۆکسزیندا بەش بکە بۆ ژوورەکان بۆیە بەڕێوەبەری تەندروستی سۆران پێڕاگەیاندیم کە چاوەڕێ دەکرێت سبەی یا لە دوو ڕۆژی داهاتوو بە دڵنیاییەوە نەخۆشخانەکە دەکرێتەوە و توشبوانی کۆرۆنا ئەوانەی لە سۆران توش دەبن وەباری تەندروستیان خراپە و پێویستیان بە چارەسەر و چاودێریە لەو نەخۆشخانەیە چاودێری دەکرێن ڕەوانەی هەولێر ناکرێن وە کەمی شەش کە باسمان لێوە کردو بەکردنەوەی ئەو نەخۆشخانەیە کە هەفتانە خۆش لە خۆ دەگرێت دیارە بارگرانێکی زۆر لەسەر هەولێر کەم دەکاتەوە و خەرجێکیش زۆریش بۆ ئەو هاوڵاتیانی کە تووشی ڤایرۆسەکە دەبن بەتایبەت بۆ کە سوکاریان کەم دەبێتەوە بۆ پێی کاتچوی هەولێر ناکەن ڕاستەوخۆ لێرە نەخۆشەکانیان چاودێری دەکرێن بەگشتی ڕەوشی سۆران جارێکی دیکە خراپە بەڵام ئەوەی جیاوازی لەو ئامارەی ئێستا هەیە لەگەڵ ڕۆژانی دیکە یەک شتە ئیمانەویشەوەیە کە
ئەو 41 توش بووە لە کۆی 180 نمونە بووە واتە ڕێژەی توشبوون بەراورد بە وەرگرتنی نمونە دەتوانین بڵێن لە 120 بە پێچەوانەی ڕۆژەکانی دیکە یاخود یەک مانجی ڕابردوو کە بە بەردەوامی هەموو ڕۆژێک ڕێژەی توشبوون بەراورد بە وەرگرتنی نمونونەکان لە نێوان 140 بۆ 150 بوو بەڵام ئەمڕۆ ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاودا بەزیوە بۆ 120 ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە بەڵام ڕۆژانی داهاتوش گەواهی دەردەبن بۆ ڕەوشی باش یاخود بە پێچەوانەوە ڕەوشی خراپی سۆران. تەیفور محەممەد ژێ سۆران. دێرشەکە چەکدارên داعشێدا لە باشوورێ داق وەک 4 پۆلیسên فیدرالی هاتنە کوشتن 4 jî birîndar bûn. Li gundekî xaneqîn jî sê welatî hatine revandin. Çavkaniyekî ewlehiyê li qeza Daqoq bu Kurdistan 24 got. Çekdarên Daişê li başûrê qeza Daqoq li sinûrê parêzgeha Kerkûkê. Êrişkirê serxaleke polîsên fîdralî û piştî şerekê dijwar. 4 polîs hatine kuştin, 4 jî birîndar. Berpirsê Lijneya Navçeya Partî li Qeretepe Kemal Birahîm bu Kurdistan 24 got. Direngiya şevaborî di otomobîlên çekdarên Daişê li gendê Sefayê ser bi Qeretepe êrişî wî gundî kirin sê welatî revandin herwiha yek jî birîndar kirin. Evrûke li Emanê lotkeya Iraq Misr û Ordinê bi rêve diçe biryara Evrûke li Eman paytexta Ordinê civîna lotkeya di navbera Iraq Misr û Ordinê de bi serokatiya Serokwezîrê Iraqê Mustafa Kazimî û amadebûna Şahê Ordinê Abdullah Hüseyn û Serokê Misrê Abdulfetah Sîsî bi rêve biçe. Ev sêm lotkeya wan sê welatan e ku taybet e bi hemahengiya aborî we berhênanê. Biryara derbarê çend pirsên herêmê jî her sê alî gut û bêjan bike. Şkefta qis qapan li sinûrê parêzgeha Silêmaniyê dîroka wê bû beriya 2600 salan vedgere bû cara duyem ji aliyê reveberiya şûnewarên Silêmaniyê ve hatiye paqijkirin ku beşeke zêde ji nexş û keresteyên wan şûnewaran ji aliyê welatiyan ve hatine ji navbirin û têkdan. بەڕێگایەکی سەخت و باریکدا ئاو بۆ خاوێنکردنەوە دەبەنە سەر. تیمێک لە بەڕێوەبەرایەتی مۆزەخانەی سلێمانی زیاتر لە هەفتەیەکە خەریکی خاوێنکردنەوەی ئەو نووسینانەیە کە بۆتە هۆی شێواندنی ئەو شوێنەوارەی کە مێژوەکەی بۆ چەندی سەدا پێش ئێستا دەگەڕێتەوە. بەرزی شوێنەوارەکە 10 مەترە. ئەمەش کاری تیمەکەی قورستر کردووە. ڕۆژانە زیاتر لە 8 کاتژمێر کاری تێدا دەکەن. وای لێ هاتووە چۆن ئەڵێ ئێمە لە سانتیما ئیشمان کردووە بۆ مەساحە گەورەی سانتیم بە سانتیم. ئەمە هەم وەختی لێگرێ هەم موادێکی زۆری لێگا لە نەتیجەشە ئەم هەموو شتە ئەکاتە بودجەیەکی زۆر کە نتوانین بەردەوام دەستمانتیابێ. یعنی ئەمەمان حساب کردووە بۆ هەموو متر مڕەبع لەوانەیە 120 تا 130 هزار دیناری تێچووێ. مقابلی ئێوەش سپرایەک بای 1000 دینارە. تووسی ئەو خەتایەکە لەو شوێنەیەکەن. لە کۆی گشتی شتەکەشا ینی عملیەکە ئەمە شوێنێکی شوێنەواریە بە هەموو شێوێکەش زەرەرتە بە هەموو شێوێک ئەگەر ئێمە ڕۆژانە پاچکەین و هەر زەرەرە. بۆ دووهەم جارە ئەشکەوتی قسقاپان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەواری سلێمانیەوە خاوێن دەکرێتەوە. لە ساڵی 2002 بۆ یەکەم جار ئەشکەوتەکە پاکراوەتەوە. ئەم ساڵیش بڕی 5 ملیۆن دینار تەرخان کراوە بۆ دووبارە نۆژەنکردنەوە و پاکردنەوەی نەخشەکانی سەر و پۆشی شوێنەوارەکە. ئێمە زۆربەی شوێنەوارەکانمان بەداخەوە دەستدرێژی زۆری دەکرێتە سەر بە مەبەست بێە بە بێمەبەست. یەکێک لەوانە نەخشەکەی قسقاپانە کە ئێمە لەگەڵ ئاوەدانکردنەوە ڕێگاوبان ڕێگاکمان بۆ دروست کردو پێژەیەکمان دانا بۆی هاوڵاتی بچێ سێری ئەو نەخشە بکات و لە نزیکەوە ببینێ چکە 8 مەتر بەرزە و 2 مەتر قوڵان. بەڵام بەداخەوە دیارە ئەمە وەکو چۆنڵێن کارە ساتێکە کە کۆمەڵی کەسێک بەبێ هەستکردن بە لێپرسینەوە دانیشن دەستکاریەکەن ئێشکێنن یاخود بە سەفێر بوون بە بۆیاغ لەسەری ئەنووسن. مێژووی ئەشکەوتی قسقاپان بۆ زیاتر لە 2600 ساڵ لەمەوە پێش دەگەڕێتەوە. 50 کیلۆمەتر لە سەنتەری شاری سلێمانیەوە دوورە.
کۆمەڵێک نەخشی سەردەمی مادەکان لەسەر دیوارەکان داتاشراون. جگە لەو شوێنەوارە چەندین شوێنەواری دیکە هەمان مەترسیان لەسرە. سەرباری ئەوەی بەردەوام بەڕێوەبەرەتی شوێنەواری سلەیمانی لەلایەن تیم و کەسانی شارەزا لە کاردان بۆ پاراستنی ناوچە شوێنەوارەکان. دالیا کەمال، کوردستان 24 سلێمان. بۆ بێدەمێ دەم باش. وەزارەتی تەندروستی هۆژاری دەدات لە بەرزبوونەوەی ژمارەی توشبوون و گیان لەدەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا. 11 هاوڵاتی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان لە هەڵکشاندایە و بەشێک لەو توشبوانەی کە لە نەخۆشخانەکاندا چارەسەر وەردەگرن ڕەوشی تەندروستیان بەرەو باشتر دەچێت. ڤایرۆسی کۆرۆنا نرخی نەوتی لە بازارەکانی جیهاندا ڕماند و کاریگەری ڕاستەوخۆی کردە سەرداهاتی هەرێمی کوردستان. کۆرۆنا هاندەرانی لە یاریگاکان دابڕاند و یانەکانی تووشی قەیرانێکی قوڵ کرد. ئیرۆ 48 توشبوویە ڤایرۆسا کۆرۆنا لە هەرێما کوردستانی چارەسەر بوو.